سەربازە بێدەنگەکانی ژێر ئاو ئایا دۆلفینەکان دەبنا چەکی نوێی جەنگی هورمز؟ لەگەڵ بەردەوامی گرژیەکانی گەروی هورمز و ترسی واشنتن لە مینڕێژکردنی ناوچەکە لەلایەن تارانەوە بابەتێکی سەرنجڕاکێش هاتۆتە پێشەوە، ئەویش بەکارهێنانی دۆلفینەکان وەک سەربازی سیخوڕ. ئەم بابەتە کاتێک بووە باسی گەرمی میدیاکان کە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا پرسیار ئاراستەی پێت هیگسێت وەزیری جەنگی ئەمریکا کرا ئایا ئێران دۆلفین بۆ ڕوبەڕووبوونەوەی هێزی دەریایی ئەمریکا بەکاردەهێنێت؟ هیگسێت بە پێکەنینەوە وتی ئێران دۆلفینی سەربازی نییە، بەڵام کاتێک پرسیاری لێکرا ئایا ئەمریکا خاوەنی دۆلفینی خۆکوژە باگومانەوە وەڵامی دایەوە، ناپژڕاستی کردەوە و ناڕەتی کردەوە. ئەم وەڵامە تەم و مژاویە جارێکی تر سەرنجی خستەوە سەر پرۆگرامانەهێنیەکانی واشنتن کە لە ساڵی 1959 بۆ مەشق پێکردنی دۆلفین و سەگی دەریا دەستی پێکردووە. دۆلفینەکان تەنها گیانلەوەرێکی ئاشتی خوازنین وەک ناسراون، ئەوان خاوەنی سیستەمێکی سۆنەری سروشتی بێوێنن، هیچ تەکنۆلۆژیایەک ناتوانێت ڕکابەریان بکات. ئەم سیخوڕە بێدەنگانە بۆ تەقانەوە و کاری خۆکوژی بەکار نایەن، بەڵکو وەک مین هەڵگر مەشقیان پێدەکرێت بۆ دۆزینەوەی تەنە نامۆکان و ئاگادارکردنەوەی ڕاهێنەرەکانیان. بەپێی زانیاریەکان ئەمریکا لە ساڵی 2003 بۆ پاکردنەوەی بەندەری قەسر لە عێراق سوودی لێ وەرگرتن. لە بەحرین سەگی دەریاییان بۆ دۆزینەوەی تەقەمەنیە ژێراویەکان بەکارهێناوە. سەبارەت بە تاران هەرچەندە راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لە ساڵی 2010 ژمارەیەک دۆلفینیان کڕیوە، بەڵام شارەزایان پێیان وایە ئەو گیاندارانە ئێستا بە ساڵاچوون و چیدی بۆ کاری سەربازی دەست نادەن. وێڕای هەواڵەکانی وۆڵ ستریت جۆرناڵ لەسەر ئەگەری بەرەپێدانی ئەم پرۆگرامە لەلایەن ئێرانەوە، بەڵام تا ئێستا هیچ بەڵگەیەکی کردەیی لەسەر بوونی سوپای دۆلفینی ئێرانی لا گەروی هورمزدا نییە.